دەچینە لای پامنێرمان مەریوان حەسەن. مەریوانم کاتت باش، دوازانیاری لەسەر خۆپیشاندانەکانی کەلار و ئێستای کەلار. دیاری زۆر سپاس لە ڕاستیدا سەر لە ئێوارەی ئەمڕۆ ئەوەی کە هەبوو لە ناحەی ڕزگاری خۆپیشاندانێک لەلایەن گەنجانی ئەو ناحەیەوە ڕێکخرا و چوونە سەر بارگای ناوچەی لیژنەی ناوچەی ڕزگاری پارتی دیموکراتی کوردستان کە لە کاتێکدا لە دوانی وەڕۆوە بارگاکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە چۆڵ کراوە و هێز ئامنیەکان ئەو بارگایە پارێزن. خۆپیشاندەران داوایان کرد کە ئاڵای ئەو بارگایە لەسەر بارگاکە دابگیرێ. ئەوە بوو هەرچەند هێز ئامنیەکانی شاتنە ناو خۆپیشاندەرانەوە ئاڵاکەشیان داگر، بەڵام بارگاکەیان بەرباران کرد. دواتر بەرەو بارگای هەموو حزبەکانی تر ڕۆشتن بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە و ئاڵاکانیان داگر. دواتر لە بارگای ناوچەی حزبی شوعی کوردستان لەلایەن کادیران و پاسەوانانی بارگاکەوە تەقەکرا. ئەمش دوای ئەوە هات کە نوێنەری و ناوچەی حزبی شوعی کوردستان چووە ناو خۆپیشاندەرانەوە، بەڵام دیار بوو لەو کاتەدا لەلایەن خۆپیشاندەرانەوە سەرڕای ئەوەی کە بە پێی وتەی کادیران و پاسەوانانی بارگای حزبی شوعی کوردستان وتویانە داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێەکەین، بەڵام ئەوان بە بەربارانی بارگاکەیان کردووە. لە بەرامبەر ئەمەشا پاسەوانانی بارگاکەی حزبی شوعی کوردستان لە ناحەی ڕزگاری تەقەی دەنگی دەستڕێژی گولە بیسراوە لەو بارگایەوە. هاوکاتیش لە قەزای کەلار ئەمڕۆ هیچ جۆرە گرژی و ئاڵۆزیەک نەبوو. ئەوەی هەبوو مامۆستایان بوون، داوایان کرد کە خۆپیشاندانەکانیان بەهۆی ئەم دۆخاستیارەوە کۆتایی پێهێنا تا و کاتەی کە کاتی داوامکردنەوە بایکۆتی داوامیانەکەن و لە ئێستشدا لە زاری بەرپرسی لقی بسوودی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوە خراوەتە ڕوو کە هەڵکوتانە سەر بارگاکانی تر لەلایەن خۆپیشاندەرانەوە بە سیناریۆ وەسفەکرێ. پێیان وایە ئەمە بۆ پەردەپۆشکردنی هەڵکوتانە سەر بارگاکانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئەوەی خەڵکی ئەمەی لەبیر بشێتەوە. ئەمە لە زاری لە ڕاگەاندن و لە ڕاگەاندراوەکانی بەرپرسی لقی بسوودی پارتی دیموکراتی کوردستان ئەم ڕاگەاندرەوە بڵاوکراوەتەوە. پێی وایە کە ئەمە سیناریۆیە بۆ ئەوەی کە مەوزوعی پارتی دیموکراتی کوردستان لەبیر بشێتەوە. لە ئێستادا هێز ئامنیەکان بەسەر بارگاکانی حزبەکان بڵاویان پێکراوە و کۆنتڕۆڵکردنیان پاراستنیان سپێراون بەو هێز ئامنیانە. وەک هێزی چالاکیە مەدەنیەکانیش بەرپرسی فەرماندەی چالاکیە مەدەنیەکان لە گرمیان ئاماژەی پێکرد، توانای ئەوان سنووردارە ناتوانن لە یەک کاتا کۆنتڕۆڵی تەواوی خۆپیشاندانەکانی سنووری گەرمیان بکەن.